هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین گشتین و توێژەکانی دەڤەرەکەمان لە سۆنگەی خەمخۆریمان بۆ ئێوەی ئەزیز و بەمەبەستی چارەسەرکردنی کێشە و گرفتی کارەبا لە دەڤەرەکەماندا لە دوو ڕۆژی ڕابردوودا وەک بەڵێنماندا بوو بە دوواداچوون بۆ نرخی زۆری کارەبا و گرفتەکانی بکەین. بۆ ئەم مەبەستە چەند زنجیرە کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی دەڤەرەکە کە پێکهاتبوون لە بەڕێزان سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و بەڕێوبەری ئاسایشی ڕاپەڕین و بەڕێوبەری گشتی کارەبای ڕاپەڕین و قایمقامی قەزایڕانیە. دوای ڕاوێژ لەگەڵ شارەزایان لە کارەبا و لە ئایتی گەیشتینە ئەم خاڵانەی خوارەوە کە بە نووسراوە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانمان کردووە. یەکەم، ڕێخستنەوەی نرخی کارەبا بەپێی ئەم خشتەیەی خوارەوە. 450 کیلۆواتی یەکەم تەنها بە 40 دینار ئەژمێر بکرێت لە بری 72 دینار. 451 بۆ 900 کیلۆوات بە 6 دینار ئەژمێر بکرێت. 901 کیلۆوات بۆ 1350 کیلۆوات بە 100 دینار ئەژمێر بکرێت. 1350 کیلۆوات بۆ سەرەوە بە 250 دینار ئەژمێر بکرێت. دووەم، چاکسازی لە سیستەم و ڕێخستنی پسوڵەی کارەبادا بکرێت بە جۆرێک هەڵەی سیستەم چارەسەر بکرێت و ڕێژەی کیلۆوات لەگەڵ بڕی پارەدا بگونجێت وەک ئەوەی لە پسوڵە و کۆمپیوتەردا یەکسان بن. سێم، داوا دەکەین هەر 30 ڕۆژ جارێک پسوڵەی کارەبادا بەش بکرێت نەک بە شێوەی ناڕێک و بکرێت بە 2 مانگ و 3 مانگ جارێک. چوارەم، کوژانەوە و بڕینی کارەبا لە بەرامبەر قەرزی هاوڵاتیان لە دوای 51 ڕۆژەوە بکرێت بە 75 ڕۆژ. پێنجەم، پارەی کارەبا و ئاو و ڕسومات و قەرزەکانی سەر هاوڵاتیان لە پاشەکەوتی موچە بگەردرێتەوە. شەشەم، ئەگەر هاوڵاتی نەیتوانی بە یەکجار پارەی کارەبا بدات پێویستە پارەکەی بۆ بکرێت بە قیست. حوتەم، ڕەچاوکردنی بارودۆخی دەڤەری ڕاپەڕین بەو پێی دەریاچەی دوکان لەسەر زەوی وزارەکانی دەڤەری ڕاپەڕین بنیادنراوە. هەشتم، داواکارین پرۆژەی ڕووناکی لە هەموو ئەو شوێنانی دەڤەری ڕاپەڕین کە تا ئێستا پرۆژەی ڕووناکیان بۆ نەچووە پرۆژەکە ڕابگیرێ تاوەکو یەکلاکردنەوەی وەجێگیرکردنی ئەو نرخانەی کە ئێمە پێشنیارمان کردووە. لە کۆتاییدا هیوادارین هەرچی زووە وەڵامی داواکاریەکانمان بدرێتەوە و خەڵک لەو بارگرانی و گرژی و داراییە ڕزگار بکرێت کە بەهۆی کارەباوە دروست بووە. هەر لێرەشەوە بۆ ڕای گشتی و حکومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکانی ڕادەگەیەنین لە ئەگەری بەدەنگەوە نەهاتنمان کاردانەوانمان دەبێت و بە جوڵاندنی شەخام و ناڕزایەتی جەماوەری بەرفراوان لە سەرجەم شار و شارچکەکان تا دەگاتە ئاستی بایکۆتی کارەبا و نەدانی پارەی کارەبا. ئەنجومەنی چالاکوانانی ڕاپەڕین بۆ گرفتی نرخی کارەبا لە دەڤەری ڕاپەڕین 16/2/2026